سڵاتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە ڕۆژێکی نێتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت ڕۆژتان باش ڕۆژتان وەکو ئەمڕۆ باش ئەمڕۆ زۆر کەش و هەوایەکی خۆشی هەبوو نەساردا و ناجەوێکی ئەوەی بڵێن بارانیەکی زۆرش بێ وەکو دوێنێ هەرچەند بارانەکەی دوێنێش زۆر بارانێکی بەخۆڕ و جوان بوو بەڵام ئیتر لە مۆجا کەش و هەواکەمان بەرە کەش و هەوایەکی بەهاری دەچێت هیوادارم کە دڵەکانتان هەمیشە بەهار بێت ماڵەکانتان هەمیشە بەهار ئاسا گەش و سەوز و جوان بێت و هیوادارم کە لە هەر کوێیەکەن ئێستا بینەر و بیسەری بەرنامەی ڕۆژ باشن ئەوە بە دیار بەرنامەکەمان و دانیشن بۆی کە پرۆگرامەکەمان کۆمەڵێ بڕگە و بابەتی زۆر تایبەتی تێدایە و ئەو بابەتانی کە بۆ ئێوە ئاماداکرێن هەر لە بابەتە هونەریەکان و کلتوریەکان و پشگەلەوە زانستیەکان کردن ئەمڕۆ میوانێکی تایبەتیشمان ئەبێت زۆربەی خەڵکی کوردستان شارەزای هەن و سەیری بەرنامەکەی دەکەن یاخود ئەتوانین بڵێ بە دواتچوون بۆ کارەکانی ئەکەن ئەو شێفێکی بەناوبانگی کوردستانە شێفکاوەیە لەگەڵمان دەبێت ئەمڕۆ واجگەلەوە ئێمە کۆمەڵێک بابەتی دیکەشمان ئامادەیە سەرەتاییترینیان ئەوەیە کە ئێمە ڕۆژانە کورتێک لە گرنگترینی هەواڵەکانتان بۆ دەخێنە ڕووکە لە دنیای سیاسەتا چی دەگوزارێت با بڕۆین و پێکەوە بینەری کورتێک لە هەواڵەکان بین و دواتر دەچینە بڕگەکانی دیکە. ئەمڕۆ ئومێد خۆشناو وەک پارێزگاری هەولێر سوێندی یاسایی دەخوات ئومێد خۆشناو لە پەڕەی فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ وەک پارێزگاری نوێی هەولێر لە بەردەم سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی دەخوات و دەست بەکار دەبێت دوای کۆچی دوایی فرسەت سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێر ئەمڕۆ ئومێد خۆشناو وەک 42هەمین پارێزگاری هەولێر سوێندی یاسایی دەخوات و دەست بەکار دەبێت. ناتۆ هێرشی موشکی سەر هەولێر سەرکۆنە دەکات یەنس ستۆڵتنبێرگ سکرتەری گشتی ناتۆ ڕای دەگەێنێت هێرشی موشکی سەر هەولێر سەرکۆنە دەکەن و پشتیوانی پرۆسەی لێکۆڕینەوە لە هێرشەکە دەکەن ڕاشیگەیاند لا کۆبوونەوەی ئەمڕۆی ناتۆ پرسی ناردنی هێزی زیاتر و فراوانکردنی مەشق و ڕاهێنانەکان بە هێزەکانی عێراق و ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی تیرۆر تاوتێ دەکرێت. بوومەلەرزەیەک بە گوڕی 5.6 پلەی پێوەری ڕیختەر ئێرانی هەژاند میدیاکانی ئێران بڵاویان کردوەوە شەوی ڕابردوو بوومەلەرزەیەک بە گوڕی 5.6 پلەی پێوەری ڕیختەر ناوەندی شارەکانی کۆکیلۆیە بۆی ڕەحمەدی ناوچەکانی یاسوود و سیسخەتی لە باشووری ڕۆژاوای ئێران هەژاند بەڵام میدیاکانی ئێران تا ئێستا زانیاریان لەبارەی زیانی بوومەلەرزەکە بڵاو نەکرد. جۆ بایدن دەڵێت بێزار بووم هێندەی باسی ترامپ بکەم. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکی میدیاییدا ڕاگەیاند دەیەوێت هەواڵەکانی 4 ساڵی داهاتوو پەیوەست بن بە گەلی ئەمریکاوە چونکە بێزار بووە هێندە باسی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بکات. جۆ بایدن لە چاوپێکەوتنێکدا هەرگیز ناوی ترامپی نەهێناوە تا کۆتایی دیدارەکە بە پیاوی پێشوو ناوی هێناوە. کۆتاییمان بە کورتەیەک لە هاڵەکان هێنا دەچینە بڕگەڵاوەتەکانی. بە بابەتێکی زۆر جوان دەست پێەکەین ئێمە هەموو ڕۆژێک لەگەڵ ئێوەی خۆشەوی سفتاحەکەین ئەزانن سفتاح چێوە نییە ئێستا کە باسی بکەم زیاتر تێدەگەن کاسفتاح چێت چونکە ئەمە وشەیەکە یاخود کولتورێکە تا ئێستا دوکاندار و کاسبکارەکانی بازاڕی قەیسەری هەولێر گرنگی بە یەکێک لە نەریتە کوانەکانی شارەکە دەدەن بۆ ئەڵێم ئێمە لەگەڵ ئێوە سفتاحەکەین هەموو بەیانیانێک ئێمە ڕوو دەکەینە شاشەکەی کوردستان 24 بۆ ئێوە و لێرەوە ڕۆژ باشتان لێکین ڕۆژێکی خۆش دەست پێکەین ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە منوا ئەڵێم بەڵام لە ڕووی داراییەوە ئەمە بە کولتورێکی جوان دادەنرێت و ئەمە ئەوە دەگەێنێت کە دوکاندارەکان ئەوە ڕەت ناکەنەوە کە یەکەم کڕیار تەنانەت ئەگەر ئەو کڕیارە هەر چەندێک نرخ بە کاڵەکان بدات ئەوەی کە پێ ئەڵێن ئیستفتاح یان سفتاح ناسراوە لی وەردەگرن. کاسبکارەکان دەڵێن یەکەم کڕیار دەبێتە هۆی قازانج و سوودی کارەکانی ئەو ڕۆژیان و هاوڵاتیانیش داوا دەکەن لە بازاڕە مۆدێرن و مۆڵەکانیش گرنگی بەو جۆرە نەدیتە بدرێت و پەیڕەوی بکرێت. جاری جارانی ژوا بوو کە یەکەم جار دوکانێکیاندا ئەنا ئەو پارەیە کە بەردەستی کەسەکە ئەگەوت یەکەم شتی پێ ئەفرۆش پارەکەی هەڵدەواسی وەکو نەریتێک ئەوت بەرەکەت ئەهێنێت. جا با ببینین ئەم نەریتە تا چەندێک بەردەوامە و هەڵی ئەوە درێت چۆن لە ناو کۆمەڵگە بڵاو بکرێتەوە.
لەگەڵ خۆرهەڵاتن و لە بەرەبەیانێکی زوو کاسبکاران لە ناو بازاڕە دیرینەکانی هەولێر دوکانەکانیان دەکەنەوە و بە پەرۆشەوە لە چاوەڕوانی یەکەم کڕیاردان. ئەو یەکەم کڕیارەش هەرچەندێک نرخ بە کاڵاو کەلوپەلەکان بدات پێی دەفرۆشن کە پێی دەڵێن سفتاح. ئەوەش وەک کللتوری کۆنی ناوچەکەیە و لە باپیران و نەوە دوایینەوە ماوەتەوە. هیدایەت شێخانی تەمەنی 39 ساڵ لە ناوەندی بازاڕە دێرینەکەی هەولێر کڵاو و پۆشاکی کوردی دەفرۆشێت و ئەم پیشەی لە باپیری بۆ ماوەتەوە کە سەدەیەک پێش ئێستا لە هەمان قەیسەریدا دوکانی هەبووە. ئەو دەڵێت یەکەم کڕیار هەرچەندە پارە بە پۆشاکەکانمان بدات پێی دەفرۆشین چونکە وەک نەریتێکی کۆن یەکەم کڕیار ڕەت ناکەینەوە و دەبێتەمایی سوود و قازانج بۆ تەواوی ڕۆژەکە. دەورێکی خاصیە لە دوکانداری دوکاندار کە دوکان دەکاتەوە کە ئەوەل مشتری هاتەکەنی بە هەرچەندی بوون بفرۆشیتن بەرەوەی برێ ئەوی سفتاعە من لێ کوانە وەکو دوکاندار زۆر جاری وا هەبووە شتەکەم بە ساری خۆی فرۆشتووە لە بەرەوەی گوتمەوەی سفتاعە بەرکو ئەو پارە ئەوی سفتاعە بەخێر بی ئینشاءالله. ئەم نەریتە نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە کولتوری زۆر لە شارەکانی عێراق و وڵاتانی دراوسێ ڕەنگی داوەتەوە. بیرروبۆچوونی جیاواز لەسەر ئەم نەریتە هەیە و بەشێک پێیان وایە ڕەهەندێکی ئاینی هەیە و لە فەرموودەیەکی پێغەمبەری ئیسلامەوە هاتووە کە تێیدا لە خوددا پاڕاوەتەوە تا قازانجێکی زۆر بکات لە بەروبوومەکەی. بەشێکی دیکەشیان پێیان وایە ئەوە تەنیا کولتور و نەریتێکی کاری فرۆشیاریە چونکە لە زۆربەی ئاینەکانی دیکەش داباوە. کڕیاری یەکەم هەرچەند بدات من کاڵاکەی پێدەدەم بۆ نمونە فستق کیلۆی بە 16,000 یان 14,000 نرخەکەی جێگیرە بەڵام کاتێک یەکەم کڕیار دێت و دەڵێت بە 10,000 نابێت یان دەڵێت هەر ئەوەندەم پێەیە منیش دەست نانێم بەڕووی و پێی دەدەم. جگە لە دوکانداران و بازرگانان پیشەوەرانیش گرنگی بە کولتوری یەکەم کڕیار یاخود یەکەم سەردانی کار دەدەن ئەوەی پێی دەڵێن ئیستیفتاح پێیان وایە چاکەیە و لە پێناو خوددا دەیکەن لە ڕۆژێکدا و وەری دەگرنەوە. هەر پارێک لە سەرەتای ڕۆژەکەدا دەستم بکەوێت 1000 دینار بێت 2000 بێت تا 5,000ش کە شتێکی کەمە بەڵام سپاسگوزارم و ماچی دەکەم و ڕۆژەکەم بە خۆشی بەڕێ دەکەم. لە ماوەی ئەم 10 ساڵی دواییدا هەولێر گەشەیەکی ئابووری زۆری بەخۆیەوە بینیوە. ئەزمموی بازاڕی خێرا و مۆڵەکان پەیڕەو کراوە ئەوەش بەکاڵبوونەوەی بەشێک لە نەریتەکان دەبینرێت. هاوڵاتیانیش نیگەرانن لەوەی لە ناو مۆڵ و بازاڕە بیانیەکان مامەڵە و نەریتی ڕەتکردنەوەی یەکەم کڕیار گرنگی پێنادرێت و هەموو مامەڵەیەک لە ژێر سیستمی کۆمپیوتەرە و نرخەکان جێگیرن تەنانەت خاوەنی ڕاستەقینەنین بۆیە گوێنادەن بە نەریتەکان و بەڕادەیەک ئەو مامەڵەیە بە سیستمێک بەڕێوە دەچێت. ئەزانن ئەم بابەتە تەنها پەیوەندی بە باری ئەوە نییە کە بڵێ باری دارایی بێت یان بە شێوەیەک تەنها لە ڕووی پارەوە بێت. هەندێک کەس هەن من بەبیرم دێت کە دەیانوت ئەمڕۆ ڕوبەڕووی کێ بوویتەوە کە دەرگای ماڵەوەت کردوەوە یا چوتەتە دەرەوە کێت بینیوە دەموچاوی کێت بینیوە ئەو ڕۆژە بەو شێوەیە ئەتوانی پێشبینی بکەیت کە باش بۆ یاخود باش نەبوو. ئەمانە کۆمەڵێک قسە و باسن کە نەریتن بەڵام مەجدیە تا چەندێک بڵین ڕاستی لە قسەکەیا هەیە بەڵام جگەلەوە من هیوادارم کە هەموو بەیانیەک ئەلێرەوە من ئێوە نابینم بەڵام هیوادارم کە ئێمە بە شێوەیەک بین کە بەیانیان لەگەڵ ئێمە ڕۆژەکەتان دەست پێکەن ئەوە ڕۆژەکانتان پڕ بێت لە جوانی و لە شادی و لە خۆشی و ئەمە بابەتە بەلای منەوە زۆر شتێکی سەرنجڕاکێش و جوانە و نەریتە کوردەواریەکان و ئەو نەریتانەی کە لە باو باپیرانەوە ماونەتەوە هیوادارین کە نەوە بۆ نەوە بمێنێتەوە بە تایبەتی و نەریتانەی کە نەریتێکی جوانی باش. با بە یەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینن. من هەر لەسەر لە بەیانیەوە یەکسەر کوردی خۆمان ئەڵێت بە کوردیاڵەی نوقڵانی ئەوەم لێداکە کەش و هەوایەکی خۆش بێ. با بڕۆی بزانین کەش و هەوا بەو شێوەیە کە من باسم کرد.
ئەم بەیانە باسی شێف و خواردن و بابەتانەیە. ئێمەش بابەتێکمان بۆ ئامادە کردوون کە خاتوونێکە بەنای سەبری چەند ساڵێکە لەسەر ڕێگای سەرەکی هەورامان سەرقاڵی دروستکردن و فرۆشتنی ناوساجیە. ناوساجەکانی لەسەر ئاگر بە ئاگری داربەڕوو دەیبرژێنێ و چی تێکەڵەکات شیری خۆماڵی مانگا دەکاتە نێو هەویرەکەی بۆیە زۆر بەتام و لەزەتە بێت و چژێکی تایبەتی هەیە بۆ بۆنێکی خۆشیشی هەیە بۆنەکەی جیاوازە لە ناوساجەکانی دیکە. ئەو تەنیا کار ناکات منداڵەکانی ئەم خانمەش یارمەتی دایکیان دەدەن لە کارەکە و هاوکاری دەکەن تا زۆرترین ناوساجی دروست بکات و بیفرۆشێت لەم ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆشیان دابینەکەن واتە ئەو خواردنە کوردیانە ئێستا تەنها لە ماڵەکان نین لە ماڵەکان هاتوونەتە دەرەوە خەڵک دەیان کڕێت با پێکەوە بینەری کارەکانی سەبری. من هرشي ورنجي وضاني قال في شي والنصا والله بخواتك وليجي وابدي ماشي وبرا والله بخوا من هاي وطم هاي ونيه يا نواشي تو بۆنی ئاگری داربەڕوو برژانی ناوساجەکان لە نێوڕۆن بە ڕێگاکەدا بڵاوبۆتەوە. سەبری خانمێکی دەزڕەنگینی ناوچەی هەورامانە. ئەو هەموو هەینیەک دەست دەکات بە دروستکردنی ناوساجی لەسەر ئەم ڕێگا سەرەکیە کە بۆ سەیرانگاکانی هەورامان دەچێت. تام و چێژی ناوساجەکەی سەبری جیاوازە. وەک خۆی باسی لێوە دەکات شیری مانگا لە نێو هەویرەکەی دەکات و لەسەر داردەی برژێنێ. هەر بۆیە بەو شێوەیە بەتامە. هەویرەکەی ئەبێ ئاردی جوان بێ، ئاردی بایعی وشت نەبێ و ئینجا خمرەی تێەکەم و سۆدە و ئینجا ڤانیلا و پێکی پایدەر و شیری خۆمانە و ئەوانەی تێەکەم. لەبەر ئەوە بە ئاگرەکە ئەکرێ ئینجا لێرە من شیری خۆمانێکی تێەکەم. هی مانگاوشت شیری تری تێ ناکەم. ڕۆژانی هەینی بەهۆی هاتنی گەشتیارەوە بۆ هەورامان سەبری ئەو ڕۆژەی هەڵبژاردووە بۆ کارکردن چونکە بژێوی ژیانی لەسەر ئەم کارەیە. وەڵایی تر لەبەر بژیوی ژیانمان ژیان چۆنە ڕاتوت ئەبێ ئاوا بژیوی چی لەگەڵی ئەگەر ڕۆژەکانی تریچ مناڵەکان دەوامیان نەبێ بیکەم هەر لە سەریەتی بەس ئیستا دەوامیانێ مناڵەکان مەکتەبیانێ زۆر دەستخۆشیم لێەکەن. جاری وا هەیە ئەیکەم ئەترەوەنە نامێنێتەوە بە مناڵەکانیچ حەزیان لێ زۆر کەس ئێواران یێ داواکە. گەشتیاران بە تامەزرۆیی دێن بۆ کڕینی ناوساجەکەی سەبری. ئەوەی جارێک لەم ناوساجی تاقی کردبێتەوە بێگومان چەند جارێکی دیکەش دێتەوە بۆ کڕینی. من بۆ سەفرە هاتین بۆ ئێرە بۆ پیاسەیەک جومعانان ناوساجەکەیم بینی وەکو شکل زۆر پێم جوان بوو لاماندا کڕیمان ماشەڵڵا بای هەزارم کڕی هەرچوومە ناو سیارەکە بەش خۆم نەما بەڕاستی تامەکەی زۆر خۆشە بە ڕشکەی تێ کردووە جوان برژانوێتی شتێکی جیاوازە بە تامە بەڕاستی. ماوەی چەند ساڵێکە سەبری لەگەڵ منداڵەکانی هەموو ڕۆژانێکی هەینی لەسەر ڕێگای هەورامان و نزیک گوندی باڵخا سەرقاڵی دروستکردنی ناوساجیە لەو ڕێگەیەوە بژێوی خۆی و خێزانەکەی دابین دەکات. ئەڤیناتە کوردستان 24 هەورامان. یەک باش بەڵێ حەزم کرد بە هەورامی بڵێم هەرچەند ئەگەر نەشی زانم بڵێم ئانا دڵنیامە ئەو ناوساجێ فرەوەشە دڵنیام کە ناوساجەی خۆشە بێ ئێسام تۆزێکی ترش دەچینەوە بابەتەکەی خۆمان لەدەش باسی خواردنەوەوانە دەکەین جگەلەوە ئەو خواردنانەی کە پێویستە لە بەیانیاندا بخورێن پزیشکان و پسپۆڕان ئامۆژگاریمان دەکەن گرنگی بەژەمی بەیانیان بدەین بۆ لەبەرێکە سەرەتای بەیانەکەمان چی دەخۆین و چ پێویستە بخۆین. بە تایبەت ماست و پەنیر و پاقلە چونکە ئەوانە بە پرۆتین دەوڵەمەندن و سوودێکی زۆریان بۆ جەستە دەبێت وا دەکەن لە ژەمەکانی دیکەدا کەمتر پێویستت بە خواردن بێت و بۆ ماوەیەکی زۆر هەست بە تێربوون دەکەیت. پزیشکان داوا دەکەن لە ژەمی بەیانیاندا گرنگی بە سەوزەش بدرێت چونکە ڕیشاڵی زۆریان تێدایە و ڕێژەی شەکر لە جەستەدا ڕێک دەخنەوە
وزە بەجەستە دەبەخشن بە تایبەت سپێناغ کاهوو گێزەر کە سێشتی یەک لە یەک خۆشترە. داواش دەکەن کە هەر لە ژەمی بەیانیاندا گرنگی بە زەیتی زەیتون و هەروەها تۆی کەتان بدرێت و سوودی زۆریان بۆ تەندروستی و چەوری و هەروەها چەوری سوود بەخشیش دەبێت. ئەمە ئەو بابەتە بوو کە باسمان کرد وەکو گرافیک بەڵام جگەلەوە ئێمە شتێکی زۆر بەناوبانگیشمان لەگەڵای وەک پێتانم وت کە سەبارەت بە ئەتەکێتی خواردن ئامادەکردن و هەروەها ئایا خواردن دروستکردن تەنیا کاری ئافرەتانە یاخودنا دوایتر بزانین سوودی ئەو خواردنانەی کە ئێمە دەیان خۆین چین کامانن کە سوودەکانیان زۆر زیاترە لەوانی تر هەندێک خواردن دەخۆین کە ڕەنگە ئێمەوا بزانین زۆر سوودمان پێدەگەێت بەڵام زیانی هەبێت باس لەو خواردنانە دەکەین کە بەیانیان دەبێت چی بخۆین و جگەلەوەش باس لەوەکەین بزانین ئایا بەڕاستی وایە کە دەڵێن چێشتی دەستی پیاوان خۆشە چونکە ئێستا من میوانەکەم و هەروەها ئەو شێفێک کە بانکێشتی ئێرە کراوە شێف کاوەیە و ئەو کاوە عەبدوڵڵا یاخود شێف کاوە ناسراوە بەخێر هاتن پێکەین شێفکاوە زۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵ کوردستان 24 سپاسان دەکەم زۆر سپاس بۆ جەنابەت شێفکاوە بە ئەوە ئەڵێت غنی عن تعریف ینی پێویست ناکەم من پێناسی تۆ بکەم ماشەڵڵا هەموو خەڵکات ناسێت و دەزانن کە شێفکاوە چ دەستڕەنگینە لە خواردن دروستکردنە بە تایبەتیش ئێستا پێشەوەی کە بیتە ناو ستۆدیۆم لەگەڵ کوڕەکان لەگەڵ برادران لێرە بەیەکەوە باسمان کرد وتمان شێفکاوتیان شێفکاوە بۆ بەناوبانگە خواردنی زۆر تەندروستە. ڕاستەکەی زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ میوانداریتان تاقان شتێکی زۆر گرنگکە لە خواردندا ئێمەی نەتەوەی کورد لە ناوچەیەک دەژین لەسەر ڕووی ئەم زەویەدا زۆر دەوڵەمەندین بە زۆر شت بەڵام پێشەوەی باسیەوەتانە بکەم ئایا خواردن وەک جەنابەت باست کرد ئامادەکردن تەنها کاری خانمانە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە تەبعاً گەدەینە سەدەی 19 و سەدەی 20 تەماشا دەکەین لەو کاتەیە و لەو ژینگەی گەخۆڵقاوە چۆن بووە و لە سەدەی 21دا چۆن ژینگە قوڵقاوە و ئاستی تەکنۆلۆژیای خواردن لە چه ئاستێکدایە و چۆن خواردن بۆ بە پیشەیە کە بتوانین هەم ژن هەم پیا و وەک پیشەیە کەڵی بژێرەوە چۆن پارش پێ پەیداکە زۆر باشە کەواتە با من پرسیارەکەم ئاوها دەست پێ بکەم ئێمەی خواردن پێویست ئێمەی با بڵێن خانمان پێویستمان نیە بۆ خواردن دروستکردن بڕوانامەمان هەبێت بەڵام ئێوەی شێف ئایا مەرجە ئەو شێفانەی کە کاری خواردن دروستکردن دەکەن بڕوانامەیان هەبێت؟ طبعا ئەمە خاڵێکی زۆر 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 گرنگە بە تایبەتی بۆ ئەمڕۆی نەتەوەی ئێمە زۆر زۆر خاڵێکی گرنگە چونکە گەتۆ بێی توێژینەوەی بکەی لەسەر مرۆڤی کورد ئێمە ناڵێم زۆر بەس تا ڕادەیەک جەڵدەمان زۆرە زۆر خەڵکەیە بە جەڵدا گیان لەدەست دەدا بەس نازانین سەرچاوەکەی لەکوێیە خۆی هەموو شتێک سەرچاوەیەکی هەیە خواردنی بەلەزەت و بەتام زۆر گرنگە خواردنێک گەتامی خۆش بێت تەعاً تۆ گەرە چی شوێنێک نان دەخۆی یان ماڵێک یا ڕستوران یا شوێن بە چی شتەکە دەناسیتەوە بە تام و بۆن دەڵی با بچمەوە بۆ شوێنە خواردنەکە زۆر بەلەزەت بوو زۆر تامی خۆش بوو بەڵام یا لە بنی دانم تامەکەی ماوە بۆ جارێت بەڵە بەدڵنیایی بەڵام گەتۆ دێ سەر ئەکادیمی کوالیفیکیشن بڕوانامە بۆ دەبێت شێفێک بڕوانامەیە بێ تەعاً چێژ لێنان لەگەڵ شێف دوشتی لێک جیاوازە هەموو کەس شێفی بەتوانای فەڕەنسی مشڕ و شێژی زۆر جوانیە دەڵێ everyone can cook but everyone can not be a chef هەموو کەس دەتوانێت خواردن دروستکە بەس هەموو کەس ناتوانێت ببێ بە شێف چکە دەبێت بە چەند فلتەرێک کاتێ پڕیتە ببی بە شێفێکی ئەکادیمی لەبەرەوەی تۆ خواردن بۆ خەڵک دروست دەکەی تۆ توانی خەڵک بکوژی تۆ توانی خەڵک دڵخۆش بکەی تۆ جاری وایە هەندێک شتەیە تام و لەزەتی خۆشە بەس ئەم تام و لەزەتە خۆشە زۆر جار وایە تووشی کێشە دەکات لە ژیانتدا چکە لەبەرەوەی سێشتی زۆر گرنگمانەیە ئەوی شەکر و خوێ و ڕۆنە ئەم شتانەگە دروست کراوە لەسەر ڕووی زەویدا بۆ ئەوە دروست کراوە کە ئێمەی مرۆڤ بیخۆی تەعاً نەگەتیڤ و پۆزەتیڤیە باش و خراپیەیە بەڵام دەبێ هەش بێ ئێمە گەباسی شەکر دەکەین لەبەوەی گلوکۆزی تێدایە و مێشک بە شەکر ئیش دەکا وەک ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 و ئەمانە ئەویش کاریگەری خۆیە گەباسی خوێ دەکەین کالسیۆمی تێدایە بۆ ئێسقان زۆر باشە بۆ دان زۆر باشە گەباشی چەوری دەکەین چەوری لەژێر پێستەوە دەمانپارێزێت لە سەرما ئەمانە هەمووشتی گر ئەنجا لە ئەبێ هەر هەمووی چۆنەڵێ بە ئەندازەی خۆی بێت بە قیاسی خۆی بێت ینی ئەوە یەک جاریش بەکاریان نەهێنی بۆ نمونە چاوری نەخۆین بۆ نمونە هەر بە خوێ بەلاوە بنین نابێ شێف ئەو شتە بڵێ لەبەرکە من زۆر حەزە خم ڕێگەم بۆ خۆشەوەی کە خێوکەم بە خواردنە بڕوانامە بۆ شێف زۆر گرنگە بۆ چکە لەبەرەوەی دووشت هەیە لێرەدا
ئەگە تۆ بڕوانانە من دەبێت ویژدانت هەبێ مرۆڤێک هیچی نەخوێن بێ لە ژیاندا تەنانەت چێژلێنەرێک بێ ویژدان دەوردەبینێ بەڵام ئەگە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ کەسانێکی سێرمان دەکەن مرۆڤێک گەویژدانی نەبوو تۆ من لە ڕستورانێکیش دەکەم 4 کەس دانیشتووە خواردنێکم لێناوە ماسیەکەم لێناوە ماسەکە کۆتۆتە سەر عەزەکە لەبەرەوەیان 4 کەسن 3 خواردن ئامادە بووە بۆی خواردنەکە تاخیر نەبێ هەڵی دەگرن و دیخەم سەر قاپەکە و دەڵێن با بڕوە بۆ لەبەرەوەی کەسێکی ئەکادیمی نیم جاری وایە کەسێک هەلش کاتی واش من زۆر شتیوان بینیوە وەکو چۆن چارەسەر کراوە چارەسەرەکرێت جا کەسەکە بڵێن لەم کاتی ئێستادانە بەڵێن لە کۆنا زۆر شتیوان دیوە لە بەتحەمیشم کردووە کابرا داوای 3 کەبابی کردو کەبابی کەوتوتە خوارەوە یەکسە کەبابەکە گوتوتەوە دایناوە ڕۆشتووە دوای دمەمەروی زرمە گەکەشتومە بەشی ئەکادیمی تۆمە ئەم مرۆڤە چۆن بیری کردوتەوە زۆر ئاسایە بە کەسەکە بڵێ خواردنێک تێک چووە 5 خولێشکە 10 خولێشکە بۆ دێ لەوەی ئەتۆ خواردنەکە لەسەر ئازەکە هەڵگریتەوە بیخێتە سەر قاپەکە هەموو شێوێک پێویستە ئەکادیمی بێ بۆ لەبەر ئەوەی ئەکادیمی زانستی خواردن دەبێ بزانی کیمیستی خواردن دەبێ بزانی فود میکرۆبیۆلۆژی دەبێ بزانی کولەنەری ئالتس بۆ نمونە خواردن دەبێ گەشە بکە خواردن چۆن دەبێ ئەگە خواردنێک ڕەنجی نەما مەیخۆ چکە خواردن بە ئاگرت ڕەنجی نامێنێ کەواتە هەموو ئەم کەرستانی کە لێرەیە کە دانراوە وەکو ئێمە هەناسە دەدەن ئەگە لە حەدی خۆی تێپەڕی کەواتە دەمرێ ئێستا من زانیاری سەبارەت بانش وەرەگرم بێگومان کە ئێستا سەر مێزەکە کۆمەڵە خواردنی لێیە ئێمە ئەمڕۆ هیچ شتە دروست ناکەین ئەمڕۆ ئەرکی چۆن نادەین هیچ شتە دروست ناکەین بەڵام باسی ئەو شتانە ئەکەین جار با پێشەوەی باسیێوانە بکەین ئەوانەی کە شێفن لە ماڵیشە خواردنتان پێلێ ئەنێن یاخود نا ئەوەی تر وەکو پیشەیەکە بەس لە دەرەوە خواردن لێنی کارەکەتەوە لە ماڵەوەی تر قاچ لەسەر ئەمە دوشتی لێک جیاوازە خۆشەویستی و چۆن دەڵێ عاشق دوشتی لێک جیاوازە تۆ ئەگە شتێک بە خۆشەویستی هەڵی دەبژێری دەها دەڵێم فلانشتم خۆش دەوێت لەبەر ئەوەی ئەو شتە بۆ من دەکەم ئەو شتە بۆ ئەو دەکەم فلان کەسم خۆش دەوێت لەبەر ئەو شتێ بۆ من کردم بۆ ئەو شتە بۆ دەکەم خۆشەویستی لەگەڵ عاشق دوشتی لێک جیاوازە سەبازانی کامیانە گە تۆ عاشقی شتێک دەبی چاوەڕێی هیچی لێ ناکەی تۆ تەنانەت شتەکەت خۆش دەبێت لەبەر عاشقی شتەکەی خواردنم هەڵبژاردووە نەک لەبەرەوەی تێرم دەکاو بژیم لەبەرەوەی خۆشم دەوێت من کە کاتێک دەست بۆم پیازە ئەبام حەز بە پلێژە دەکەم حەز بەوە دەکەم ینی دەستم لە خۆشتین شتی ژیان پێگەشتووە وازان هەموو دنیای منە کە کاتێک دەست بۆ ئەبم بۆم سندیە ئەبم وازان هەموو دنیای منە حەد دەست لە دەرەوە لە ماڵیشەوە تۆ لە عاشق پێدان بە کارەکەت بەردەوام بەڵام عادەتەن بڵین لە کەلتوری ئێمەدا شتێکەیە شێف لەگەڵ چێژلێنەری ماڵەوە لەگەڵ خانمان دوشتی لێک جیاوازە خانمان عادەتەن گە لە ماڵەوە ئیش دەکەن ئەوێ با چەور نەبێ ئەوێ با پیس نەبێ ئەوێ وایە عادەتەن شێف تۆزێک ئۆپنە جا شێف تۆ بەوە بەوان بەناوبانگی ئەڵێن شێفکاوە لەو جۆرێکە دەسەکا بەکارکردن حەقی نیە مێزەکە چی لێدێ ئەمە ئەهێنێ ئەوە ئەباتیان بالفعل خانمان هەر بەڕاستیش خانمان نابێ ئەو لاپیس بێ نابێ بەس تۆ گوێ نایەتێ من بینیشمە بەرنامەکانە تر گوێ نایەتێ بەس دوایی یا دواتر کۆتایی کارەکە هەمووی کۆکەتەوە مهمە و کاتە تۆ سەرنج بخەیتە سەر کارەکەت بە جوانی سەرنج بغێتە سەر کارەکەت بەس کلین ئەز یوگۆ ئیشیش دەبێت لە کاتی ئیشکردندا ئیشیش پێی شوێنەکەشت پاکەیەوە نابێت هەر بەجێ یەڵی بەڵام تۆ هەندێک جارێ شتت هەیە لە کاتی خۆیدا دەبێت ئامادە بێ وەک ئەوەی نێت تۆ لە ماڵێک بۆ نمونە تاخیر بی 10 دقا 5 دقا نیو کاتژوێن تۆ هەندێک شتت هەیە دەبێت لە کاتی خۆیدا ئامادە بێ بەڵام لەو کاتەی گەت ئامادەشی دەکەیت تەبعەن هەندێک شتی زۆر گرنگکەی ئەویش ئێمەگە لەگەڵ خواردن ئیش دەکەین تام و چێژمانەیە لەگەڵ بەکتریا و ئۆرگانیزمش ئیش دەکەین ئێمە گەنەزانین چۆن بەکاردێن بە تایبەتی ئەوانەی کە های پرۆتینین وەک ماسی وەک گۆشت وەک بەربوومە شیرەکان بەکتریا گەشەی تێدا دەکات لە 12 خولێک ئەگەر لە ڕوم تەمپریژە شوێنێک زۆر گەرم بێ بلات تەمپریژە گاتە 37 ئێکسە گەشەی تێدا دەکات دەبێ زۆر لەگەڵ ئەوانە بەوریایی ئیش پێین کاتێک گەل لە شوێنێکی گەرمە زۆر باشە شێف تۆ ئێستا باست لە شتێک کردوتێت چێش لێنان لەگەڵ کاری شێفە فەرقی هەیە و جیاوازی هەیە هەر بە جدی وایە کە ئێمە ئەبینین شێفەکان زۆر کەمتر خواردنی کولتوریەکان زۆر زیاتر خواردنیکی چوزانم فەڕەنسی و ئیتاڵی و تۆزێکە فاسفودەکان تۆزێ پارچەیە گۆشتە دانراوە تۆزێ سەوزەی لەگەڵا من نەیبینم مەڵم ئەوە تێرم ناکات بۆچی ئێوە ئەوەندە گرنگی بۆ جۆرە خواردنانادەن گرنگی بە خواردن زۆر جوان تەمان بە ئەمە نانە داوای لێبوردن دەکەم بەس دەمێ باسی کەم تەمانە هاگە تۆ قاپێک دێنی قاپێک ئەوایە ئەمە بڵێن قاپە بەس ئەمە نانە داوای لێبوردنیش دەکەم بۆ بینەران ئێمە ئەوە وشەیەکی زۆر جوانە زۆر جاریش ئەوە خەڵک بەردەوام کۆمنت دەنێت دەڵێ شێف بکەوە ئەو تۆزوکە چیە من کوا بەوە تێر دەخۆم بەس گرنجەکە لێردایە سەعات 12 سەعات 6 سەعات 3 سەعات 9 لەگەڵ ناوەڕاستەکەی 5 چەند پرۆتین چەند بەر کاربوهایدرێت چەند مادەکانزایەکان چەند چەوری چەند ئاو لەسەر ئەو قاپەیە ئێمەی مرۆڤ
گرنگ نییە چەند قاپمانداناوە سەوزامی وەش لە برنج نازانم چی ئێمە دەبێت ئێمە شێفی ئەکادمی تەرکیز دەکەینە سەر پێنج لەو قاپەیەدا هەبێ پرۆتین کاربۆهایدرێت مادەکانزایەکان چەوری لەگەڵ ئاوە ئەم شتانە زۆر گرنگە تاقانە تۆ هەموو شتێک دەبینی ئێمە ئاوی سادەمان هەیە کە دەیخۆینەوە بەڵام هەشتێکیش دەبینی ئاویشی خۆی تێدایە لەگەڵ ئەو ئاوە دەبێت یەکسان بگرێت بۆ چکە لەبەرەوەی ئێمەی مرۆڤ گەدەخۆین بۆ ئەوەی بژین هەناسە بدەین نەک بۆ ئەوەی دەخۆین کە لە جەستەماندا پاشەکەوتی کەین و قەڵەو بین و جەستەیەکی ناشیرمان هەبێ یاخود پێویستیمان نەبێ فڕیدەنە دەرەوە دەبێت ئێمە بخۆین بۆی هەناسە بدەین بۆی مێشکمان فراوە تەندروست بژین تەندروست بژی ئەوە جا بۆیە تۆ ئەو شتانەی گەهەڵی دەبژێری لەسەر ئەو قاپە بە پێی ئەو کەسە تۆ دەبێت هەندێک جار هەیە دەڵێ بیۆسێڵ بۆ خۆت ئەتۆ خۆت بە دەبێت بزانین لەو ڕۆژەیدا چەند وزە سەرف دەکەی و ئیشت چیە و کارت چیە بۆی ئەوەندە ئەنێرژی و پرۆتین و کاربۆهایدرێت وەرگری بەشت بکە بەڵام ئێستا زۆر جاریە پرسیار دروست دەبێت بەڵێت باشە دەڵێ مرۆڤی کۆن لە سەدەی 20 خۆ هیچ ئەو زانی علم و شتەش نەبوو و هەموو شتێکیان خواردە و تەمەنیان 100 ساڵیش بووە بەڵێ قسەکە زۆر ڕاستە تۆ دەیە سەر کۆمەڵ ناسی و مرۆڤ ناسی کە بیل دەکەیەوە وایە جاڵن باو باپیرانیان ئێمە ئاوها خواردویانە ئەمە نەبرنجیان خواردووە ئەی بۆ ئەوە نەبەهێز بوونەوە باش بوو زۆر جوانە بابوو باپیرانی ئێمە لە 6 بەیانیەوە هەستاون تا 8 شەو 1 دقە نەوەستاون لەگەڵ ڕێزمدا ئەگە بەرجیشیان بخواردایە دایانهاڕی چونکە خۆی لە سەعات با بڵێن دەوە 9 10 11 ئەمەلیەی هەزمکردن و ئەیڤ دەست پێ ئەکات ئێمە لەو کاتە هەڵ ئەستین کە دەست پێکات ئەو کاتە ئەخۆین بەدڵنیایی ئاجا بۆیە ئێستا مرۆڤی ئێمە مرۆڤ لەم سەردەمەیدا لەگەڵ ڕێزم بۆ ئەو کەسانێکی سەیرمان دەکەن جا ئایا مۆزەفە ئایا لە شوێنێکیش دەکەن لا شوێنێک لە واقعیدا ئەرکی خۆی جێبەجێ ناکە ئەو ئەرکە چۆنە جێبەجێ ناکە خۆی من باسی خۆم کەم باسی کەس نەکەم من لە شوێنێکیش دەکەم لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە لەندەن بەم عقدێک ئیمزا دەکەم بۆ عقدە کار دەکەم دەڵێت تۆ هەشتی باین دەست پێ دەکەی بۆ 4 ئێوارە 4 ئێوارە دەست پێ دەکەی بۆ 12 شەو 20 دقا کاتی ناخواردنەتەیە من لەو کاتەیە دەبێت دەوامی خۆم جێبەجێکەم عقدم ئیمزا کردووە من نەهاتوم بۆی سەیری مۆبایل بکەم و سەیری قسەکردن و سۆشیال میدیا و بابەتەکان من هاتووم ئەرچی خۆم جێبەجێکەم گەتۆ ئەو ئەرکەت جێبەجێ کرد لە کاتی خۆتدا ئەو وزەی کەوەرت گەتۆ سەرفی دەکەی کەواتە لە جەستەتدا نامێنێتەوە قەڵەو نابی تەواوە با بین لەسەر ئەم بابەتانەی کە لێرە ئامادەکراوە چونکە من لە سەرەتاوتم ئێستا لەگەڵ شێف باسی وەکەین باسی ئەوەشمان کرد کە بەڕێستان زۆر حەزە خواردنی تەندروست ێساش باسی ئەومان کرد وتمان چەندێتی گرنگ نییە چۆنێتی گرنگە با بزانین چۆنێتی ئەم خواردنانە کە لە ناو چۆنەڵە جدول یاخود لیستەی خواردنەکانی ڕۆژانەمان بێت گرنگیان چین کامانن زۆر گرنگن کامانن کە زیان بەخشن زۆر خواردنی با تۆزێکیش باسیێمانە بکەین طبعا هەندێک ئێمەی شێف بەشێکی فود میکرۆبیۆلۆژیمان خوێنەوە تا بەشێکی تووبمان خوێنە چۆن کەسێک دەبێت بە شێف لە بەشێکی تووب دەبێت بخوێنەویش فود میکرۆبیۆلۆژیا چۆن مامەڵە لەگەڵ بەکتریا و لەگەڵ ئۆرگانیزمەکان بکە بۆەوەی ئەو کەسانی کە نان دەخۆن لە ڕێگای ئەوە تووشی نەخۆشی نەبن بەڵام ئەو بابەتی ئەمڕۆمان کە زۆر گرنگە لەسەر بەیانیانە طبعا شتێکی زۆر گرنگەیە خوای گەورە 5 فەرزی داناوە بەڵام فەرزی بەیانیان بۆ زۆر گرنگە بۆ ئینسان دەبێت بەیانیان زوو هەستێ نوێژ بکە زۆربەی مرۆڤەکان لەسەر ڕووی زەویدا کە تووشی جەڵدە دەبن بەیانیان توش دەبن بۆ چکە لەبەرەوەی تۆ کاتێک لە سەعات 9 یاخود 10 یاخود 11 12 شەو ئەخەوی ئەو خوێ لە جەستەتدا دەمەیە کەواتە هەندێک جارەیە خوێت دەمەیە بەیانیان تووشی جەڵدە دەبی جا بۆیە ئێستا بڵین بە دووسێش دەتوانین مامەڵی لەگەڵ بکەین و توێژینەوەی بۆ بکەین هەڵدەستی نوێژ دەکەی دەست و چاوت دەشوی ئەمە بابەتشکەیە هەندێک کەسی هەردەسێت تەبرین دەکات وەرزش دەکات جوڵەیەکی اینجا باسی خواردنەکان ئەمجا خواردنەکان لێرە دا بڵین بۆ نمونە ئێمە کە باسی گرەی فروت دەکەین واتە ئەمە گرنگی لە چدایە زۆر توێژینەوە هەیە دەڵێ ئەمە بە تایبەتی بۆ کەسانەی کە چەوری لە جەستەیاندا دروست دەبێت بە تایبەتی لە بەشی ناوەڕاستاندە ئەمە خانمانگوێ بگرێن ئەم گری فرۆت بۆ منتیقەی ناوقەدوور پێش 20 خولێک پێش 20 خولێک ئەمە بەیانیان بخۆی زۆر گرنگە ئەو چەورێک کە لێرە کۆ دەبێتەوە لە هەموو شوێنێکدا بەڵام لە زۆربەی توێژینەوەکانی زانکۆکاندا سندی ئاماژەی پێدراوە دەڵێ پێش 20 خولێک کە بیخۆی پێشەوە چکە ئەمە باسی بەیانیان دەکەین چکە تۆ لە شەوە نان نەخواردووە خانەکانمان بەتاڵە کاتێک کە تۆ نانێکی زۆر خوارد و میوەت خوارد مەیخۆ چکە خانەکانت پڕە وەری ناگرێ هیچ پێویستی پێ نییە کە ئەمە بەیانیان پێش 20 خولێک دەخۆی هەم بۆ گەدە هەم بۆ مەعیدە هەم بۆ ڕیخۆڵی گەورە و بچووک هەمووی پاک دەکاتەوە بۆ ئەو چەورەی کە لێرە کۆ دەبێتەوە زۆر گرنگە ئەمە سندی پرتەقاڵ پرتەقاڵ گرنگێکی زۆری هەیە ئەویش کە ڤیتامین سی تێدایە ڤیتامین سی لە پرتەقاڵدا کاریگەریشی زۆری هەیە
ئێمە بەیانیان لە زۆربەی شوێنەکاندا پرتەقال بە شێوازی جیاواز دەخورێ بەڵام ئێمە کە بین لێرە کە باسی پرتەقال دەکەین بۆ ئەوەی شتەکە جوانسیکەین و تەماشا دەکەین پرتەقال دەبێت بە سێ بەش ئەو بەشی دەرەوەی ئەو بەشا کە پێی دەڵێن ئێمە بەشێکی ڕەنگەشی پرتەقاڵی ئەوە ڕۆنە هاگە تو پرتەقال ئەوا لێ دەکەی شتێک بەرچاوت دەکەوێت بۆی ڕۆنی تدای دوای ئەوە ڕەنگێکی پرتەقال هەیە ئەو لەوە زەیتی پرتەقال ئەمە شتێکی زۆر گرنگە بەیانیان بیخۆی لەبەرەوەی هەموو ریاد دەکاتەوە هەم ناو جەستەشت و یارمەتی کامە بەشەکەی ناوەوە بەشەکەی ناوەوە ئەمە زۆر گرنگە و لەگەڵ ئەوەشدا تەماتە ببوورە با پێشەوەی تێپەڕین پرتەقال ئەڵێن لیمۆ بە توێکڵەوە بخورێ باشە سەر لیمۆ لە ناومانە نێ باسی بەیانیانەکەی بەس باسی توێکڵت کرد ئەوم بیرکەوتە واتە پرتەقال هیچ سوودێکی نییە توێکڵەکەی وەکو لیمۆ چۆن لیمۆ ئەخۆین بە توێکڵەوە پرتەقال هیچ سوودێکی نییە توێکڵەکەی بۆ خواردن پرتەقال سوودی هەیە بەڵام توێکڵەکەی سوودی هەیە لە بەشی پەیستری لە بەشی سادەمەنی و شیرینی لە زۆربەی بەتایبەتی لە کوزینی فەڕەنسیدا توێکڵی پرتەقال زۆر لە سادەمەنی و شیرینی بەکاردێ چکە لەبەرەوەی تامێکی زۆر تایبەتی هەیە گەدەی کوڵێنی دوایی لەگەڵ کێک یاخود دەیکرێت بە ئایسکرێم بە دۆڵدرما بە زۆر بەشتی لێ دروست دەکرێت زۆر تایبەتە بەڵام بۆ بابەتەکەی وی کە لیمۆ باست کرد کە لیمۆ لێرە دەمێ باسی بکەم تەمان لیمۆ بە توێکڵەوە دەخورێت بۆ لیمۆ بە توێکڵەوە دەخورێت وەک ئاماژەم پێدا دەکرێت بە سێ بەشەوە لیمۆ ئەو بەشەی ناوە بەشە سپیەکەی بۆ سەرەتان زۆر باشە بەش تفت و تاڵە بەڵێ چکە باست کرد ئێمەی شێف بەشێکی پزیشکیش ئەخوێنین بۆی ئەو پرسیارانە تفت و تاڵە ئەو بەشەی کە تفت و تاڵە بۆ سەرەتان زۆر باشە ئەو کەسانەی کە هەم پارێزگاریشی لێ دەکا و هەم زۆریش باشە سەر تەماتە کە خۆشەویستی هەموو سەلاجە و ماڵ و لە هەموو شوێنەکە پێیان تەماتە ئێمە زۆر بەکەمی لەسەر سفری بەیانیان دەیبینم بەڵام لە کوزینی دنیادا تەماتە زۆر دەکرێت لەگەڵ هێلکە بەکاردێ لە خواردندا بەکاردێ بە سادەیی بەکاردێ ئەوە تەعاً دڵ لەگەڵ تەماتەیە زۆر هاوڕێن دڵ لەگەڵ تەماتەیە باشترین شت بۆ دڵ تەماتەیە و باشترین شیش بۆ ئەوەی کە برسیت کە پێشەها پێشەوەی نام بخۆی تەماتە بخۆ پێش ئەوەی کە زەڵاتت کرد زەڵاتەیەکت کردو بە تەماتی زۆرتیایە زەڵاتەکە و خواردنەکە بە یەکەوە مەخۆ جا ئەوە هەڵەیەکی ئێمەیە کە ئەیکەین بە بەردەوام لەگەڵ خواردنە زەڵاتە خۆی زەڵاتەکە تەواوکە دەخولێک بۆ چارێکێک بوەستە ئەو جا خواردنەکە تەواوکە بوو ئەو جا خواردنەکەی کە ئامادەکراوە بیخۆ نابێ زەڵاتە و تەماتە لەگەڵ خواردنەکەی بخورێ بۆ چونکە لەبەر ئەوەی دڵ خوێنبەر لەگەڵ تەماتەیە زۆر بەیەکەوە گوون بتڵی زۆر باشە هاوکاری دڵ دەکە هاوکاری خوێن دەکا و زۆر شتێکی باشە و چەندین ڤیتامینی گرنگی شتێدایە ئەنتیئۆکسیدین گەشتێکی زۆر گرنگە لە تەماتەیە زۆر باشە بەڵام تەماتە زەڵاتە لەگەڵ خواردندا بیخۆی زۆر لێی سوودمەند نابیجە ئەوە زۆر گرنگە باشە بعد کەمێک بە پەلە بڕۆین ئەتەستم کاتەکە بەشمانەکە من نەزانم سوودی ئەمە چێ نەگەڕێمەوە بۆ ئێرە باش زوو بگەڕێنەوە بۆ ئێرە تەعاً سێوی سەوز ئێمە سێوی سەوز زۆر باس دەکرێت هەر دکتۆری زۆر باس دەکات بەڵام لە بەیانیاندا زۆر گرنگە تکایە سێوی سەوز با بخورێ پیکتنی تێدا زۆر گرنگە و لەگەڵ ئەوەشدا بۆ جەستەی مرۆڤ زۆر گرنگە بۆ تەرکیزکردن زۆر گرنگە ڕیفرێشی شت دەکات کاتێک مرۆڤێک تۆزێک خەواڵوە دەڵێن کۆفی باشە قاوە چاکە و چاکە سێ شتێکی زۆر گرنگە یارمەتیت دەدا وشکارت دەکاتەوە ڕیفرێشت دەکاتەوە تازەت دەکاتەوە سیگنال بۆ مێشکەنێرێت کە بەخەبەر بێت ئەمە شتێکی زۆر گرنگە هێلکە زۆر مناڵان و ئێمە بۆیە لێرە لەگەڵ شتەکانی کە هێلکە جیاوازە هێلکە زۆر دەوڕەمەندە بە پرۆتین بەڵام هێلکە دوو بەشی زۆر جیاوازیە سپێنەکە و زەردێنەکە کە تۆ لێکی زیادەکەیەوە سپێنەکە زۆر دەوڵەمەندە زەردێنەکە بە شتێکی تایبەت دەوڵەمەندە سپێنەکە بە شتێکی دەوڵەمەندە پرۆتینێکی زۆر باشی تێدا ئەوانەی کە دەیخۆن و پرۆتینی هێلکە لەگەڵ پرۆتینەکانی کە زۆر جیاوازە پرۆتینی هێلکە زووتون دەبێ و ئەنێرژێک و وزەیەکی زۆر باشت پێ دەبەخشێ وریاد دەکاتەوە جا بۆشە گرنگە هێلکە بخورێ بە تایبەتی لە بەیانیاندا ئەو بۆیە زۆر تەرکیزەکە مەسەریان جەختەکە مەسەریانکە چکە منداڵان لە ماڵەوە زۆربەی ئەو بژەمەی کە ئەیخۆن دایمەن هێلکەی تایە و ئێمەی گەورەشێکێکین لەوانەیە کە بە بەردەوامەوە لەسەر خوانی بەیانیان هەم بە دڵنیاییشتێکی زۆر گرنگە پیاز با ئێمە باسی پیاز پێڵێمە پیاز لەبەرەوەی خەڵک گەبۆنی دێ و یاخود نایخوا هەموو ئەوانەی کە شێفن ئەوانەی کە ئەزمونیان هەیە دەڵێن نیوەڕۆ و ئێوارە پیاز مەخۆ گە پیاز دەخۆی بەیانیان بیخۆ چکە باشترین شت بۆ بەیانیان پیازە پیاز لە خواردنەکاندا تو کاتێک بڵین بۆ نمونە چی بکەین بۆنی دێت هیچ چارەسەرێک نییە تۆ کاتێک بڵین بۆ من هێلکە خۆیت تاوەیەک بێنە کەمێک ڕۆنی زەیتونی تێکە کەمێک پیازی تێکە لەگەڵ ئەو بیبەرە تێکەڵاویکە پیاز و بیبەرەکە تێکەڵاو کە تۆزێک سوور بێتەوە دوای ئەوەی هێلکەکەی تێکە تێکەڵاویکە زۆر گرنگە هەم تا ئەم بۆ نشینایە هەم زۆر گرنگەکەشی هەر زۆر باشە ئەمە زۆر گرنگە هەروەها مۆزیش
شەکرێکی زۆر باشی تێدایە لەبەرەوەی مۆز بە ئەوە ناسراوە کاربوایدێتی کۆمپلکس کاربوایدێتی کۆمپلکس زۆ گرنگە چکە لەبەرەوەی شەکری تێدایە زوو بەدەستای بڵاو دەبێتەوە وزەکەت پێ دەبەخشێ زۆ گرنگە بە تایبەتی لە بەیانیان دەبی خۆی ئەمە لەبەرەوەی کاتماکەوە دێ بەسەری ئیباسکەی و بەروبوومی شیری بە تایبەتی پەنیر زۆر گرنگە بەروبوومی شیری بە تایبەتی بۆ ئێستا بۆ نمونە من بۆجارێ لایە چوری زۆرترێکە پەنیر هەیە چوری کەمترێکە کام جۆرەیان ئەو جۆرەی کە چوری کەمترە باشترە بۆ بەیانیان چوری زۆر بێت بەپی خۆدیانی چۆن هەندێک جار دەکەم تۆ چەند وزە سەر دەکەی لەو ڕۆژەیە وە چییە خۆیت هەمووی بۆ ئەوە دانراوە کە بخورێ بەڵام لەبەر ئەوەی کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئێمە لە کوردستاندا زۆربەی خەڵکی کێشەی ڤیتامین دی هەیە ڤیتامین دی لە دوو شوێنەوە دەستمان دەکەوێت لە بەروبوومی شیری لەگەڵ خۆرە کاتێک کە تۆ خۆر نبینی خۆر لە جەستەر نادا خۆ دەبێ هەموو مرۆڤێک خۆر لە جەستەی بدابەوەی ڤیتامین دی وەرگێ ئەگە تۆ خۆر لە جەستەر نادا دەبێ بەروبوومی شیرەکە ئالتەرناتیڤەکە لە بری ئەوە شتێکی زۆر گرنگە و هەروەها لێرەشدا ناتسمانەیەوە بۆ ڕێی گوڵە چەرەزات بەگشتی یان بۆ نمونە مێوژ یاخو گوڵە بەڕۆژە ئەوانە ئێمە هەمیشە باسی ماسی دەکەین گە لە بەیانیانیشدا ماسی ناخۆین ئێمە چی بکەین جێگای ماسیمان بۆ بگرێتەوە لە بەیانیاندا ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 لە ماسیدا هەیە چەورێکی زۆر باشە هەم بۆ تەرکیزکردنی مێشک بۆ بیرکردنەوە بۆ جەستەش ئێمە دەتوانین چەرەسات بەکاربێنین وەک مێوژ وەک گوێز وەک بادام وەک گوڵە بەڕۆژە وەک فستق ئەوانە بۆ ئەوەی بتوانین لە بەیانیاندا ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 وەرگین بخینە جێگای ئەوە زۆر گرنگە مرەبا شەکرێکی زۆری تێدایە بەڵام موزەیەکی زۆر باشمان پێ دەبەخشێ مرەبا ئێشێکە لەوانەی کە دەیخۆیت زوو بەناو خوێندا بڵاو دەبێتەوە زوو بەناو خوێندا بڵاو دەبێتەوە وزەکەت پێ دەبەخشێ بە تایبەتی بۆ کەسانی گەکرێکارت گەیشی قورس دەکەن کە ماندوور گەیلاکن مرەبا شتێکی زۆر گرنگە شەکری تایە بەڵام زۆریش باشە پێویستە بخورێ بۆی هاوسەنگ بکرێت لەگەڵ شتەکانی کەیە باسی ئەمەمان کرد ئەمە بیبەرە زۆر گرنگە توانی هەم ئەوا بیخۆی بەفرێشی هەم دەتوانی لەگەڵ شتی تریشە تێکەڵاویکەی سوودی زۆر باشە و کۆمەڵک شتی زۆر باشی ترا لەوانە ڤیتامین B12 کە ئێمە لە گۆشتا ڤیتامین ڤیتامین سی شەکەین لە بیبەرە ئەیزانێت ڤیتامین سیشی بەدڵنیایی ئەمە گەشتێکی زۆر گرنگە و هەروەها کەلەمی سپی ئەمە زۆر جار کەلەمی سپی هەربوونی نییە لە بەیانیاندا بوونی نییە بەکار خەڵک نایخوا کەلەم شتێکی زۆر گرنگە کە لە بەیانیاندا بخورێ بەس ئەوە هەر یەکسەر ئەوە بۆ خۆت چۆن دەی بۆ نمونە شتێک دەخۆی میوەیەک دەخۆی کەلەمیش بەو شێوەیە بخۆیت کەلەم کاریگەری هەیە لەسەر گەدا بۆ هەرسکردن زۆر گرنگە و لە هەمان کاتیشدا بۆ هەرسکردن گرنگە ڤیتامینی زۆر باشی دەیە ڤیتامین K ڤیتامین C مادە کانزایی وەک مەگنیسیۆم و فسفۆر و پاتەسیۆم و ئانەی زۆر باشی تێدا بەیانیان بخورێ زۆر گرنگە بەڵام بە تایبەتی بۆ خانمان بۆ کەسانەی گەکێشیان زیادە ئەم بەیانی زۆر شتەکانە تایبەت بوو بە ئێمە باشتر بەڕاستی من کۆمەڵێک لەم شتانم لە خواردنی بەیانیان دەرکرد بوو کەتم کردبوو هەر نەمهێشت بوو بەڵام ئێستاکە گوێبیستی جەنابتە بم ئەزانم کە چەند بەسوودن ئەبێ بیان گەڕێنمەوە ناو لیستی خواردنەکان ئێوەشکە بینەر و بیسەری ئێمان بە دڵنیاییەوە ئەمانە بێننەوە ناو لیستەکانی خواردنتان لەبەرەوەی کە شێف کاوە بە ئەوەشمان لەبیر نەچێت بۆ ماوەی 3 ساڵ خواردنی بۆ یانەی چێلسی لێناوە گەر هەڵە نەبم بەڵێ بە دڵنیایی بەڵێ ئەرەوەڵا طبعا ئەو کەسانەی کە وەرزشەوان وەک جەنابەت ئاماژەت پێدا ئەوانەی کە وەرزشەوانن جیاوازن لەگەڵ خەڵکی ئاسایی چونکە لەبەر ئەوەی تۆ بە جەدۆل ئیش دەکەی تۆ کاتێک ئەچی یاری ئەەکەی وەرزش دەکەی ئایا بۆ یەک کاتژمێرە بۆ 2 کاتژمێرە یاخود چەندە تۆ پێش ئەوەی کەنانەکە دەخۆی هەندێک شت هەیە یەک کاتژمێرە دەوێت بۆی گەدە هەزمیکە هەندێک شت هەیە 2 کاتژمێری دەوێت بۆی هەزمیکە بۆی ببێ بۆ وزە کاتێک تۆ وەرزش دەکەی تۆ وزە سەرفکەی تۆ کاتێک گەنان دەخۆی هەندێک کەس هەیە زۆر جار لە خانمان دەبینم نان دەخۆن دوای 20 دقیقە دوای چارەژ گەچن تەمرین دەکەن ئەوە زۆر غەڵەتەوە من بۆیە ئەوە موت هەرچەند باسیشم کرد لە سەرەتا ئێمە دڵنیاین لە زانیاریەکانی جەنابەت بەڵام یانەیەکی بۆ گرنگیە کە جەنابەت خواردنیان بۆ لێ بنیت بێگومان زانیاریەکانی بەڕێزت و ڕێنمایەکانی بەڕێزت هەمووی بەسوود ئەبن زۆر سپاس دەکەین شێفکاوە ئەم بەیانیە لەگەڵ مامون بەڕاستی من بە تایبەتی خۆم سوودێکی زۆرم وەرگرت دڵنیاشم کە بەشی کۆنتترۆڵش لەگەڵ منای گوێبیست بوون جگەلەوەی کە ئەو بەڕێزانی کێستا لە ماڵەوە بینەر و بیسەری ئێمە سوودێکی زۆریان لە ڕێنمایەکانی جەنابەت وەرگرت هەر لە ئێستا بچینە شوێنی خواردن و کافتریا من دەستەکەم بە کۆمەڵێک لەم خواردن زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ میوانداریتان بۆ هیوای ئێمەی کورد لە کۆتاییدا تەنوانم ئەوە بڵێم لە خواردن ئامادەکردندا لەسەدا 90 بدەین با شتەکان ئامادە بکەین لەسەدا بکەین بە لێنان یعنی ئەو کاتی لەناو منجەڵەکایە کە لی دەنی لەسەر دەبێ ئەو کاتی گەشتەکان ورد دەکەیت و ئازلی دەکەیت و ئامادەی دەکەی بۆ لێنان لەسەدا 90 بێ نەک لەسەدا
تۆ ئامادەکردن لە سەدانەوە بخیتە ناو منجەڵەکەەوە چونکە لە کۆتاییدا ئێمە هیچ سوودمەند نابی لە شتانی کە دەیخۆین تەنانەت بۆ ئەوە دەیخۆین لە جەستەماندا پاشەکەوت بێ و یاخود فڕی دێنە دەرەوە. زۆر سپاس بۆ کاوە عەبدوڵڵا شێف کاوە زۆر ئەگە کێشا دەستەکانت سپاس بێت زۆر سپاس بەیانەکەت بە سوودتر کردی. زۆر بەڕێزی سپاس دەکەم زۆر. یەکسەر لەسەر ئەو بابەتە دەچمە سەر بابەتێکی تر بۆی کە ئەمە ئامادەیە و ئێستا ئێوە بینەری بن باسی هێرشی کولەکان بەسەر کێڵگە کشت و کاڵەکان دەکەین کە مەترسیان هەیە. ئێستا لە کینیا جوتیاران نیگەرانن بۆ هۆیەی کە کولە هێرشی کردوتە سەر کێڵگەکانیان و پێشبینی دەکەن ئەم ساڵ بەهۆی کولەکان بەرهەمی کشت و کاڵی لە وڵاتە زیاد بکات. ئێستا کۆمپانیایەکی تایبەتمەند بە ڕشاندنی دەرمان بە 10 هێلیکۆپتەری کشت و کاڵی شوێنی کولەکان دەڕشێنن واتە دەرمان ڕشێنی دەکەن و لە ناویان دەبن. لە ساڵی 2019 شەوە هێرشی کولەکان بۆ سەر کێڵگە کشت و کاڵەکانی وڵاتانی ئەفریقا دەستی پێکردووە. تا ئێستا چەندین وڵات تووشی کێشەی ئەو بابەتە بووە و وەک دەزانین ساڵی پاریش هێرشێکی زۆری کولە لە زۆربەی وڵاتان ڕووی کردا کێڵگەکان. هێرشی کولەکان بۆ سەر ناوچە کشت و کاڵیەکانی کینیا دەستی پێکردووە. ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی جیهانی بە هاوکاری لەگەڵ چەند کۆمپانیایەکی تایبەتمەند بە ڕشاندنی دەرمان لە ئەفریقیا لە ڕێگای چەند ئامێرێکی تایبەتەوە شوێنی هێرشی کولەکان دەستنیشان دەکەن و بە هەلیکۆپتەری کشت و کاڵی لە ڕێگەی دەرمانەوە لە ناویان دەبن. لە مانجی شوباتی ساڵدا ڕابردوو 2 هەلیکۆپتەری دەرمان ڕەشاندن بۆ چێڵگە کشتتوکاڵەکانی کینیا تەرخان کرد. بەڵام دواتر کە هێرشی کولەکان بۆ کینیا زیادی کرد ناچار بووین ژمارە هەلیکۆپتەرەکان زیاتر بکەن. ئێستا 10 هەلیکۆپتەرمان هەیە لە ڕێگەی ئامێرە تایبەتەکانمان شوێنی هێرشی کولەکان دەدۆزینەوە بە دەرمان بەرەنگاریان دەبینەوە. بەم شێوازە بەرهەمە کشتتوکاڵەکان بە کەمترین زیان دەردەچن. بەرزبوونەوەی پلەکانی گەرمە و زۆربوونی ڕێژەی شێ لە هەوا لە وڵاتانی ئەفریقی بە تایبەتی لەم کاتەی ساڵدا یارمەتی دەرە بۆ ئەوەی کولەکان هێرش بکەنە سەر کێڵگە کشت و کاڵیەکان و زیان بە بەروبوومەکانیان بگەینن. بەمەش بەشێکی زۆری بەرهەمی کشت و کاڵی ئەو وڵاتانە لە ناو چۆ جوتیارانی تووشی کێشە کردوێتەوە. لەگەڵ زۆربوونی هێرشی کولەکان بۆ سەر کێڵگەکەمان پێمان وایە کە ئەمساڵ بەرهەمێکی باشی کشت و کاڵیمان هەبێت چونکە کولەکان زۆربیان لە ناو بردووە و دوور نییە ئێمە ئەمساڵ تووشی کێشەی کەمی خۆراک و برسێتی ببینەوە. لە ناوەڕاستی ساڵی 2019ەوە هێرشی کولەکان بۆ سەر کێڵگە کشت و کاڵیەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەفریقیا زیادی کردووە. لەو کاتەوە تا ئێستا هێرشیان کردوتە سەر 9 وڵات زیانێکی زۆریشیان پێیان گەیاندووە. دێنا فەرێقی کوردستان 24. ئێمەی کورد زۆربەی خواردنمان هەیە کە خواردنێکی کولتوری کەلەپورین ئەگەر لە هیچ شوێنێکیش تۆمار نەکرابن بەڵام ئێمە لە باو باپیرانەوە بۆمان هاتووە. بەڵام ئێستا یونسکۆ چەند ساڵێکە کارێک دەکات کە ساڵانە ڕێکخراوی جیهانی یونسکۆ لیستێک ئامادە دەکات تایبەت بە خواردن و کەلوپەل و کولتوری وڵاتان. بۆیە سەرتا باسی کوردستانم کرد بۆ هیوایی کە خواردنێکیان بە تایبەتی خواردنێکی مەش بچێتە ناو ئەو لیستەوە کە باسی لیستەکە دەکەم ئێستا. ئەم لیستەی کە یونسکۆ ئامادەی دەکات لە لیستی ئەم ساڵیشدا ئەمە لیستەکە لە فەڕەنسا دەبێت کە لە ناو لیستەکە بنمیکی زینک و شەراب و سەمونی فەڕەنسی هەن. بڕیاریشە لە فستیڤاڵی خواردنە کولتور و کەلەپوریەکان یەکێک لەو سێدانەیە هەڵبژێردن بۆ ئەوەی لەلایەن یونسکۆ تۆمار بکرێن. پێشبینی دەکرێت سەمونی فەڕەنسی بەهۆی تایبەتمەندیەکەی کە هەیەی سەبارەت بە ئاردەکەی باسەکەم تایبەتمەندیەکەی لە ئاردەکەی کە تەنها ئاردی تیادا بەکار هاتووە هیچ شتێکی تری تیا بەکار نەهاتووە چەند سەدەیەکی شەکە بە هەمان شێوەی پێشووتر دروست دەکرێت چانسی بۆ تۆمارکردنی لە لیستی خواردنەکانی یونسکۆ بەراورد بە ئەوانی دیکە زیاتر بێت وە تۆمار بکرێت. لەلایەن خۆشییانەوە یونسکۆ داوای کردووە کە لە وەزیری ڕۆشنبیری فەڕەنسا کە ئەو خاتونە هەڵبستێت بە پێشنیارکردنی راپۆرتێک بۆ ئیمانوێل ماکرۆن سەرۆکوەزیرانی فەڕەنسا کە لەناو ئەو سێ شتێک کە باسمان کرد زینک و هەروەها سەمونی فەڕەنسی و هەروەها ئەو شەرابە کە بزانن کامیان بخەنە لیستی خواردنە کولتوری و کەلەپوریەکانی یونسکۆوە. ساڵانە یونسکۆ لە وڵاتان ئەو خواردنانی کە باسم کرد کولتورین کەلەپورین دەخرێتە ئەو لیستەوە و لەلایەن خۆشیەوە ڕۆزالین باشکە وەزیری ڕۆشنبیری وەک باسم کرد لە فەڕەنسا لە ناوەڕاستی مانگی ئادار ئەو راپۆرتە پێشکەش بە سەرۆکوەزیرانی فەڕەنسا دەکات بۆ ئەوەی کە
یەکێک لەو سێ بەرهەمەی وڵاتەکەیان بخرێتە لیستی خواردن یاخود ئەو شتومەکانی کە کەلەپوری و کولتوری بۆ هیواییکە هەر لێرەوە ئێمەش هەواڵێکی وا یاخود راپۆرتێکی وا باس بکەین کە یەکێک لە خواردنە کوردەواریەکان چۆتە لیستی کەلەپور و کولتوریەکانی ڕێکخراوی یونسکۆ. باسی خواردنمان کرد سوودەکانی چ خواردنێک بۆ بەیانیان باشە زۆر بابەتی دیکەمان باس کرد ماوە ئەوەی کە باسی لەوە بکەین و ڕۆژانەش ئێمە لەگەڵ ئێوە هەین کە دەچینە بڕگەی وەرزشی بڕگەی وەرزشەکەمانە لە پرۆگرامی ڕۆژ باش و لەگەڵ خاتوونی عەزیز ژا کاڵخۆشناو ڕاهێنەری وەرزشی زانیاری و سوود و ڕێنمایی لە ڕاهێنانەکانی وەردەگرین با پێکەوە بێنەر. ڕۆژ باش هیوادارم کە هەمووتان ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی مێدیکەڵ باڵە کە سوودی هەیە بۆ هەموو لەش. دەست پێکەین خۆمان ڕائەکشین لەسەر ئەم تۆپە. ئین بۆ پێشەوە دەستەکانمان لەژێر سینگمەندای ئەنین 4 جاران 12 ئین بۆ خوارەوە بۆ چەست پرس کە سوودی هەیە بۆ سینگ بۆ پێشەوەی شان. نەفەسێکی قۆڵ بکێشن کە هاتون بۆ سەرەوە سکتەم بەن بۆ ژوورەوە. دوای ئەمە ئین بۆ پێشتر ئەم تۆپە ئەبێن بینن بۆ لای سکتان و بۆ دواوە بۆ سکتان و بۆ دواوە ئاگادار بن کە قاچتان لای سکتان بێت و پرس بکەن 4 جاران 12. دوای ئەمە تۆپەکە بە قاشتان ئەیگرن ئەیسوورێنن. کە سوودی هەیە بۆ هەموو سک. ئەی بۆ دواوە دووبارە دەسەکانتان لە عەرزدای ئەنن هەردوو قاشتان ئەبن بۆ سەرەوە کە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان و بۆ پشت. دوای ئەمە ئەن بۆ عەرز تۆپەکە لە دواتان دای ئەنن بە هەردوو قاچتان تۆپەکە ئەگرن ئێن بۆ خوارەوە دەستەکانتان لەسەر عەرز داین و تۆپەکە ئەیبن بۆ سەرەوە نەفەسێک بکێشن و بۆ خوارەوە. ئەمە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان 4 جاران 12 کە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان و بۆ سمت. تۆپەکە ئەگرن بەس بۆ سەرەوە نەفەسێکی قۆڵ بکێشن جارێکی تر. ئەمە سوودی هەیە بۆ هەموو لەش. هیوادارم سوودتان لەمە وەگر بێت. زۆر سپاس کە لەگەڵمان بوون. کۆمەڵی بڕگە و بابەتمان پێشکەشکردن ئەمڕۆ هیوادارم کە کۆتا هەفتێکی جوانمان بۆتان نەخشان دەبێت تا شەمە هاوکارم هاژە دێتەوە و دەبێتە میوانی ئێوە وا کۆمەڵی بڕگە و بابەتی دیکەی پێەیە من بەخواتان دەسپێرم و ماڵاوە خواتان لەگەڵ.